لە 12 مانگە ژنێکی دانیشتووی ناحی حاجیەوەی سنووری قەزای ڕانیە بە مەبەستی سکاڵا دژی برای هاوسەرەکەی پەنا بۆ دادگا دەبات و دوای بە دواداچوونی نووسینگەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ئافرەتانیش بۆ کەیسەکە دەردەکەوێت کە قەبارەی توندوتیژەکە گەورەترە و لەگەڵ چیرۆکی چۆنێتی ئەم توندوتیژە چیرۆکێکی تریش بوونی هەیە ئەویش ئەشکەنجەدانی منداڵێکی تەمەن تەنها دوومانگونیوە بەدەستی باوکی کە بە وتەی دایکی منداڵەکە بەهۆی ناکۆکی نێوانیانەوە باوکەکە توندوتیژی بەرامبەر بە منداڵەکەش ئەنجام داوە بەوتەی بەڕێوەبەری نووسینگەی ڕانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ئافرەتان لە ئێستادا باوکەکە دەستگیر کراوە و بەپێی راپۆرتی پزیشکیش دۆخی تەندروستی منداڵەکە تا ڕادەیەک جێگیرە و لێکۆڵینەوەش لە ڕووداوەکە بەردەوامی دەبێت. بەرواری 12 هاوڵاتیەک بناوی کافحاحا سەردانی نووسینکەمانی کرد مەسیتمارکردنی سکاڵا لە دژی شوبراکەی کە گوایە لە ماڵەوە دەری کردووە ئێمەش بەڕێزدا دووەری دادگای لە کۆڵنی ڕانێمان ئاگادار کردەوە بە ڕێزیان بڕیاریدا بەکردنەوەی دۆسی لێکۆڵینەوە بۆ ئەم کەیسە بەڵام ئەوەی کە دیاردەیەکی سیر بوو بینیمان مناڵێکی تەمەن دوومانگونیوی پێبوو دیار بوو هێرشی کرا بۆ سەرێ دەستی شکێنرا بوو بۆ چای پشت چاوی شین بووبەوە وەزەبرێکیشی بەسەریەوە بوو ئێمە ڕاستە خۆل لە ڕێگەی هۆبەی خزمەتگوزاری دەرونی کۆمەڵایەتی کە ئەرکی ئەو هۆبەیە پێشکەشتنی خزمەتگوزاری کۆمەڵایەتیە هەڵساین مناڵەکەمان گواستەوە بە ساری خۆمان بۆ نەخۆشخانەی گشتی ڕانیە لەوێ زۆر هاوکاریان کردین لە ڕێگەی دکتۆری اختصاصی ئێسخان کۆمەڵی پێشنی پزیشکی بۆ کرا دەرکەوت کە پێویستی بە چارەسەر هەیە چارەسەری تەواو دەستی بۆ هەڵبەسرا چارەسەری تەواوی بکرا و بە پێی راپۆرت کە ئێمان ئاگادار کردەوە ئێستا منداڵەکە لەباری خۆشداری تەواودای و مەترسی مردنیشی لەسەر نییە پێشتر بەڕێوەبەری گشتی لەسەر خەت بوو لێکەوت دەخەوە پێویستە ئاماژە بۆ بکەین کە ئامادەی خۆی دەربڕی کە ناوبرا و پەیوەندی بەمنەوە کردی هەر کاتێک پێویستی بە عملیات بوو پێویستی بە نەشتەرگەری بوو گرنگەوەیە گیانی منداڵەکە لە مەترسی مردن ڕزگاری بێ هەموو شتێک ئامادە بوو جێبەجێ بکە بۆ منداڵەکە. لە بەرواری 12 کەیسێک هاتە لامان لەگەڵ منداڵێک کە تەمەنی منداڵەکە دوومانگونی و بوو دوای ئەوەی کە لێدوانێک سەرەتایمانی وەرگرت بینیمان کە توندوتیژی بەرامبەر خۆی و هەم بەرامبەر منداڵەکەشی کراوە ئێمە دەست بەجێ دادگامان ئاگادار کردەوە لەو حاڵەتە و پەراوی لێکۆڵینەوەی بۆ ئەنجامدرا دواتر قەراری دادگامان وەرگرت لەبەر ئەوەی ئەو ئافرەتە بە خۆی منداڵەکەی شوێنێک نەبوو کە ڕۆی تێکە بڕیاردرا کە ئیدا بکرێ و لە پێناو پاراستنی خۆی و هەم ژیانی منداڵەکەی و مەلەو ڕۆژەشەوە بە دواداچوونی تاوامان کردووە بۆ ژیانی و هەروەها سەلامەتی منداڵەکە سەردانمان کردو لە سزن هەروەها بەڕێمان کردو بۆ نەخۆشخانە بخۆمان لەگەڵی بووین وەکو تیمی نووسینگە ینی چارەسەری تەواوی بۆ کراوە لە ڕووی پزیشکی و ئێستاش پێیان ڕاگەاندوین کە باری تەندروستی منداڵەکە جێگیرە. ئەگەرچی لە سنووری ئیداری ڕاپەڕین یەکەمین حاڵەتی لەم جۆرەیە کە باوکێک توندوتیژی بەرامبەر بە منداڵەکەی ئەنجام بدا بەڵام بەپێی ئامارەکان ڕێژەی توندوتیژی لە سنووری ئیداری ڕاپەڕین لە بەرزبوونەوەدایە و لە ساڵی 2017 ئامارەکان ئاماژەی مەترسیدارن بۆ زیادبوونی ڕێژەی توندوتیژی خێزانی هونەر ڕەسوڵ گەلی کوردستان ڕانیە.